طبعا ئیشێکی زۆر گەورەت کردو ئەوش بزانی پێی کافر بووی وەکو خەڵکی دانیمارکی چۆن کافرن و باوەڕیان بە ئیسلام نیە تۆش لەم حاڵەتیان مرتەد بوویتە تۆ خراپتریش پێی کافر بووی لە دڵتە حسێبە یا حسێب نیە ئەوە شتێککە علاقی بەسەر ئەحکامی شەرعەوە نیە پێی کافر بووی مرتەد بووی مجرد لەوەی ئینسان هەویەکەی خۆی لە هەویەکەی لە جنسەکەی بنووسێ مسلمان نییە بنووسێ مەسیحی بنووسێ جوولەکە بنووسێ هەر شتێکی تر پێی کافرە هەر بە نووسینەکەی تۆ ئقرارت کردو چوە پێی خۆت ڕۆشتویت و بە تەکید کافر بووی ئەمما لەوەی کە تۆبەکەت قبول بووە بەڵێ تۆبەکەت قبول بوو بە شەرتی ئەوەی بچیتەوە بۆ لایەن بڵێ من بوومەوە بە مسلمان و مەسیحێتەکە ڕەبزەکەم و ئەو ئیسیمارانە لابن و نامەوێ لە لاتان بێ حتا ئەگەر دەریان کردی لە دانیمار جابا دەرتکەن دێ بۆ ئەڵمانە دێ بۆ سوید دێ بۆ نەرویج دێ بۆ وڵاتێکی تر ئەڕێ بۆ وڵاتێککە کە تۆ هەر بێ ئیقامە بژی وەزگوردیشی ئیتر چ پێویستەکە دنیات بە کۆڵەوە بۆ هەڵگرتو جانتایەکت پێدا ئەیدی بە شانتەوە حدودەکانە بڕی ئەگەر گرتیانە تێنەوە بۆمان شوێنی خۆت نەیان گرتیە چیت بنەوە بە کامپێکی ترم جارە لە جاتی دانیمارک لە سوید یا لە ئەڵمانیا فرسەتی ئشکردنی شت دەزەکە